لەم بەشەی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی تەندروستیەکەین نوێ دەکەین سوود و زانیارێکی باش بێ بۆی ئازیان نەشتەرگەری پێڵووی چاو وەکو یەکێک لە نەشتەرگەریەکان یاخود یەکێک لە بوارەکانی باری تەندروستی گفتوگۆکەین لەگەڵ پزیشکێکی پسپۆر لەو بارەیەویش بەڕێز دکتۆر ژوان سەباح پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و ڕێککاری کە لە ستۆدیۆ لێرە لەگەڵمانە دکتۆرە خان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆرە ژوان نەشتەرگەری جوانکاری پێڵووی چاو هەر جوانکاری یاخود توانین بڵین مەبەستمان لە نەشتەرگەری جوانکاری پێڵووی چاو چی یعنی چیەگرێتەوە؟ خوی نەشتەرگەریەکە ئێستا لەم کاتەیە لەم سەردەمەیە ئەتوانین بڵین یەکێکە لە باوترین نەشتەرگەریە جوانکاریەکان کە ئەنجامەدرێ یعنی ڕۆژانە ئەنجامەدرێ. مەبەستمان لەم نەشتەرگەریە چییە؟ ئێمە ئەمانەوێت دۆخی پێڵووی چاوەکە یعنی کە بڵین نیشانەکانی هەڵکشانی تەمەنی بەسەرا دەرکەوتووە ئەمانەوێت بیگەڕێنەوە بۆ دۆخێکی گەنجتری ئەو شخصە خۆی بەبێ ئەوەی یعنی شکڵەکەی بگۆڕین شێوە سروشتیەکەی بپارێزین. زۆر باش ئێرە کات بە دیاریکراوی ئەمە سەرە و خوارەوەش زۆر باشە. دکتۆرە کێنەوە کەسانی کە سەردانتانەکەن بۆ ئەم مەبەستە یاخود کێنەوانی کە پێویستیان پێ بۆ ئەنجامداری نەشتەرگەری بۆ پێڵ و چاوەکانیان سەردانی پزیشک بکەن؟ ڕاستیەکەی ئەوانەی کە سەردانی ئێماکەن ئەتوانین بە شێوەیەکی گشتی بیانکەین بە دوو بەشەوە. بەشێکیان ئەوانن کە مەسەڵەن گرفتێکی چۆنەڵەی فەرمانی فیزیکی چاویان بۆ دروست بووە، یعنی بڵین زیاترەمانە کەسە بە تەمەنەکانەگرێتەوە نیشانەکانی هەڵکشانی تەمەن وای کردو قورسایی لەسەر پێڵووی چاوەکان بە تایبەتی پێڵووی چاوی سەرەوە دروست بووە ئاستەنگیەکی بینینی بۆ دروست دەکات. ینی سەیرەکەی زیاتر برۆکانی بڵێ ماسوولکەی ناوچەوانی بەکارێنە برۆکانی بەرزەکاتەوە بۆی بیبینێ. عادەتەن ئەم نەخۆشانە تۆزێ درەنگتری ژیان بۆ لای ئێمە لەبەرەوەی تەمەنی هەیە و تۆزێ پێی ئایبە بڵێ من نەشتەرگەری جوانکاریەکەم کەیە بۆ لاشە دەڵێ من تەمەنێکم کردووە و بەس شتەکە ئەوەیە ناهێڵێ عنی قورسایی بۆ بینینەکەم یعنی ئاستەنگی دروست کردو بۆ بینینەکەم قورسایی لەسەر چاوم دروست کردووە ئەمە ئەچێتە بواری پێویستیەوە یان پێویستی پێوێتی بۆی ئەنجام بی بەڵام هەرچەنە تەمەنیشی گەورە بێ خۆی هیچ کەسێ نایەوێت شتێکی نەشاز بێ یعنی هەربێ بە جوانکاری بۆ یەکەی. گروپی دووەمیش ئەو کەسانن کە تەمەنەکەی گەنجە بەس بۆ جوانکاریەت کە زیاتر ئەمانە ئافرەتن و شتەکە مەبەستەکەیان تەنها جوانکاریە ئەیانەوێت جوانتر. دکتۆر ژانجا زۆر جار باس لەوە کرێ گۆڕانکاریکردن لە فەیز لە دەمەوچاو هەنێکی پەیوەندی بەلایانی دەرونیەوە هەیە. نەشتەرگەری پێڵووی چاویش ئەکرێ بڵێن بەشێکی لایانی دەرونیە یاخود بە پێچوانەوە ئەنجامدانی ئەکرێت کاریگەری لەسەر لایانی دەرونی نەخۆشەکە هەبێ. ڕاستیەکی ئەتوانین لێرە بڵین هەموو نەشتەرگەریە جوانکاریەکان حتا ئەتوانین بڵین لێکۆڵنەوەکان ژمانیان پشتڕاست کردوێتەوە ڕێژەی کەمی ئەو کەسانی کە یەن تەنها مەبەستەکان تەنها جوانکاریە ڕێژەیەکی کەمیان سەیرەکەی دوای ڕووداوێکی نەخوازراو لە ژیانی ڕووداوێکی نەخوازراوە فشارێکی دەرونی لەسرە سەیرەکی لەم کاتەیە دەسەبا بۆ ئەوی نەشتەرگەری جوانکاری بکە. بەس کە ئەیبینی ئەم کاتە تو ئەبێ لە میانی گفتوگۆکە تا لەگەڵیا بزانی چ پاڵنەرێکی هەیە بۆی ئەم نەشتەرگەریە ئەنجام بات. ئەگەر ئەو شتەی هەبێت لەم کاتەیە هیچ گونجاونی نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام بی ئەبێ وای لێ بکەی جارێک چۆنەڵی دۆخەکەی ئاسایی بێتەوە چکە هەر شتێکی بۆ بکەی چەند جوان بۆی بکەی هیچ ڕازی نابێ کەواتەوە بەپی پێویستی ئەو نەشتەرگەری ئەنجامەدەن. دکتۆرە نەشتەرگەریە ئایا قورسە ئاڵۆزە ئاسانە وەکو نەشتەرگەری گەورەکان وایە کاتێک کەمی پێویستە؟ بەڵێ چۆنەڵی ئەمە هەر ناوی نەشتەرگەریە بە هەموو ناوعێک یعنی ڕاستە ئێمە زۆربەی کاتەکان بە سڕکردنی خۆجی یعنی بڵین بە بەنجی مۆزۆعیەکەین بەڵام ئەوڵ و ئەخیر ئەمە هەر نەشتەرگەریە ئەنجان نابێ ینی ئەم نەشتەرگەریە بە سووکی سیر بکرێت. ئەگەر تۆ بە وردی ئیشی تیا بکەی ئاڵۆزی خۆی تایە بۆچی لەبەرەوەی کە ماکەکانی ئەم نەشتەرگەریە تۆ چاوەکانی نەخۆشەکە یعنی ماکەکانی زۆر دیارە لەوانەیە بێزارکەر بێ بۆ نەخۆشە کە یعنی هەنێ جار مەسەن لە خراپترین حاڵەتە لەوانەیە گرفتی فەرمانیشی بۆ دروستکە پێڵۆکان بە جوانی چاوەکەدا نەپۆشێت گرفتی بۆ دروستەکەەوە بە دوایی دیسانەوە بە نەشتەرگەری بۆی چاکەیتەوە. لەم نەشتەرگەریە دکتۆرە خان تەنها دەستکاری پێڵووی چاوەکانەکرێ یا خودت
با بڵێن ئەم منتیقە تۆزی حەساسە وردە ینی چۆن هەر پێڵوەکە دەستکاری کرد یا برۆکانیش دەستکاری کرێن ڕاستێکی کە ئەتەوێ نەشتەرگەری پێڵووی چاوەکانەکەی ئەبێ دەوروبەری چاویش هەمووی پشکنین و هەڵسەنگاندنی بۆ بکرێت مەسەن نەخۆشێک کاتۆ پێڵووی سەرەوەی ئەوێ تۆ بە یەکەم جار سەیری برۆکانی بکەی بزانین داکەوتنی بەسەرانە هاتووە برۆکانی هەنێجار سیرەکەی برۆکە هاتووەتە خوار و نەخۆشەکە وازانێ زیادەی پێڵووی هەیە تۆ برۆکە بیتەوە شوێنی خۆی زیادەکەی زۆر کەمە بێت نەشتەرگەریەکە ینی فەرقەکات تۆ یەکەم جارە بێ برۆکام بکەیت و ئەنجە دوای ئەوە لە پێڵووی خوارەوەشە نفسی شتە مەسەلەن ئەبێت هەر دەوروبەرەکەی و ڕۆمە تووشت هەڵسەنگاندنی بۆ بکەیت و ئەنجا نەشتەرگەریەکەی ئەگەر چارەسەری پێویست بوو یەکەم جار دەوروبەرەکەشی یەکیت ئەنجا پێڵووی چاوەکە کاتە ئەگەر پێڵووی سەر و خوارەوەش پێویستی بوو هەر لێ کاتە ئەکرێت ئەتوانی لێ کات هەڵسەنگاندنە چۆنەکەن دکتۆرە هەڵسەنگاندنەکەی مەسان بە شێوەیەکی گشتی هەمانە کە ئەبێ مەسەن باری تەندروستی نەخۆشەکە ڕێگەبا بۆی کە نەشتەرگەری بۆ بکرێت ئەم بە شێوەیەکی گشتی ئەنجا دوایەوە تۆ لە چاوە ئیشەکەی ئەبێ بینینی نەخۆشەکە تاکید بیتەوە کێشەیەکی نییە پێویستی بەوە نیە دکتۆری پسپۆڕی چاو بیبینێت و کێشەیەکی هەبێ لە پێش ئەوەی بۆ چارەسەرەکەی ئەنجا یعنی جوڵەی چاوی هیچ کێشەی نییە کە ئەمانە هیچ کێشەی نەبوو ئەنجا چیتە سەر ئەوەی هەڵسەنگاندنی بۆ بکەیت لە پێڵووی سەرەوە کووتمانە بێ برۆکان ئاگات لە برۆکان بێ سریان بکەیت کە پێویستی بە ئیشکردن هەیە ئیش بۆ ئەوان بکەیت و ئەنجا پێڵوەکاکەی ئەنجا لە پێڵووی سەرەوە مەسەن فرمێسکە ڕژێنمان هەیە کەوێتە سەر و گۆشەی دەرەوەی چاو لەگەڵ تەمەنە ئەویژێتە خوارە و ئاوساویەک دروستەکە ئەویش لەوانەیە پێویستکاوی بێتەوە شوێنی خۆی پێڵووی خوارەوەش هەنێجار مەسان لەگەڵ تەمەنا چاڵایی لەمانەتا دروستە بێ لە ڕێڕەوی فرمێسکا دروستە بێ ئەبێ ئەوەش چاکەی بۆی نەتیجەکەت جوانتر بێ ئەنێ ئەبێ ئەوانەشی بۆ پەیوەندی هەیە بە هیچ نەخۆشێکی درێژخایەنەوە ئەوەی ئەو کەسانی کە بەتایبەت پێڵووی چاویان داکەوێ بدێتە خوارەوە یاخود هەر ئاسایی بەهۆی تەمەنەوە ڕووداوە ڕۆیە نەخۆشی درێژخایەن بڵین یان دروستتر بڵین هەندێک نەخۆشی هەیە کارەکاتە سەر چاوەکان بۆ نمونە مەسەلەن نەخۆشی غودەمانەیە کە زیاد لە پێویست چالاک بێت و ئەکات دوای فترەیەک چاوەکە تۆزێ لە حەدی خۆی زیاترێتە پێشەوە چاوەکە دەرپەڕیەوە بێت ئەمە بێت و جارە خودەکەی بۆ چارەسەرکەی ئەنجە دوای ئەوە ئەگەر کردی شت کە دوای ئەو ئەیکەی ئەبێ ئاگاد لێ بێت بەو شێوەی کە مەسان بۆ نەخۆشێکی تەبیعیەکەی فەرقی هەیە لەگەڵ ئەوە بۆ شێوەیە بیکەی لەوانەیە زیاتر چاوەکەی زیاتر دەرپەڕی و دەرکەوێت ئەبێ ئەوانە هەمووی ڕەچاویان بکەی ئەو خاڵانە یان مەسان هەنێشتی تر هەیە مەسان نەخۆشەکە تازە لەیزەری بۆ چاوی کردووە تۆ نابێەوە وشکبوونەوەی چاوی بۆ دروستە بێ ئەبێ تقریبان مەسان بەلایانی کەمەوە 6 مانگی چاوەڕێکی ئەنجا نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام هیچ کامێک لەو کەسانی کە بەتایبەت کە چەند تەمەنەوە کێشەی ئاوی سپیان هەیە لە چیان ئەمانە کێشەیان نیە ئەم جۆرە نەشتەرگەری ئەنجام بدەن یاخودەویش کۆمەڵک ڕێکاری پزیشکی تری پێویستە ڕاستێکی ئەمە هەر نەخۆشێکێت ئەگەر مشکلەیەکی چاوی هەبێ یەکەم جارێ نێرین بۆ لای پسپۆڕی چاو ئەوانە حەلکات ئەنجان جوانکاریەکە چکە جوانکاریەکە شتێکی بەپەلە نییە چاوەکە زەڕورترە بەلاتەوە ئەوە چارەسەرەکەی ئەنج جوانکاریەکەی بۆکەی هیچ کەیسێکی هیچ حاڵەتێکی ئەوە 100% ئامادە نەبن نەشتەرگەری بۆ بکەن ڕاستێکی بەڵێ مەزان بۆ نمونە ناڵم ئەوانەی کە غودەیان هەیە تۆ ناپێ لەو کاتیا ئیشەکەیان بۆ بکەی یان مەسەلەن حاڵەتێکی تر هەیە بڵین کرژبوونی پێڵوەکان خۆنەویستە ئەم شتە ڕوئەیات سێرێکی نەخۆشەکە وازانی زیادەی پێڵووی چاوی هەیە بەسکەیەت مەسەن بۆ نەشتەرگەریەت ئەم نەشتەرگەری بۆ بکەی ئەو شتە چارەسەر ناکە چکە مشکلەکە لە ماسوولکەکانە هەیە هەنێ جارەوە هەر پێویست بە نەشتەرگەری نیە لەوانەی بە بۆتۆکس بتوانین بۆ حەلکەیت زۆرجار لە تەمەنێکی کەم ڕەنگە کەسێک بێت گەنجێکی 25 ساڵ باڵێن 30 ساڵ پێی خۆشە جوانکاری بکایتر ئەمە زوو نییە یانێ ناکرێت دوای نەشتەرگەریەکە بڵین بەپێی تەمەن ڕاستە تەمەنێکی دیاریکرااو دابنێن بڵێن تەمەنەوە وڵی تەمەنی دیاریکرااو ناتوانانی بۆ دانێ چکە گۆڕانکاریەکان کە بەسەر هەر کەسێکایەت گۆڕانکاریەکانی تەمەن لە یەکێکە بۆ یەکی تر فەرقەیە ئەین دوو کەسە بینی مەسە هەردووکیان 30 ساڵن هەموو نیشانەکانی مەتەمەن وەکو یەک دەرنەکەوتوتیانە بەڵام هەنێک کەسێ مەسەڵەن بڵین شتێکی زۆر کەم بە تایبەتی ئەمە لە ئافرەتان ناڕۆیە تۆزێک زیادەیەکی زۆر کەمی هەیە مەسەڵەنی پێڵوەکانی لەوانەیە تۆزەها پێی ناخۆشە لە کاتی میکیاجکردن و شتا لەوانەیە ئیزعاجی کات حەزەکە لای بەرێت ئەگەر تۆ بزانی نەخۆشەکە مەسەڵەن زۆر مسڕە لەسەری و
پێخۆشە و یعنی هیچ کێشەیەکی تری نییە ئەتوانی بۆی ئەنجامی بەس بۆی ڕوونەکەیتەوە کە ئەمە شتێکی بەسیتە تو ئەتوانی پەلە نەکەی توانی چاوەڕێکی تۆ زیاتر مەسەڵەن بچیتە تەمەنەوە زیاتر بێت ئەو کاتە نەشتەرگەریەکە بکەیت کەواتە ئێوە کاتێک ڕێنمایی کەسێکە نەشتەرگەری بکە و نەشتەرگەریەکەی ئەنجامدا دوای نەشتەرگەریەکە چ ڕێنمایەکی تری ئەەکەن چۆن ئاگاداری لە چاوەکانی بکە یاخود ئاگاداری لە شوێنەواری نەشتەرگەریەکەی بکە ڕاستی شوێنەواری نەشتەرگەرەکە بڵێن ئەو کاتێ ئێمە کە ئیشی تیاکەین هەر شوێنێکی لەش کە ئیشی تیاکەی مەسان ئەو ساویشتی بۆ دروستە بێت بدایەت شوێنی نەشتەرگەریەکە ئێمە مەرهەمی چاوی بۆ نووسین لەوانەیە و ئاساویەوە بکات ئێمە ئەبێ حسابی ئەوە بکەین کە پێڵووی چاو فرمانەکەی وەیە بێ چاوەکان داپۆشێ پارێزگای لە چاو بکە حسابی ئەوواکەین بەس هەنێ جار لە ڕۆژەکانی بیدایەتە ئاساویەکە واکە چاوەکەی قەپات نابێ بە شەواکە ئەخەوێ ئەبێ مەرهەمی چاو بکاتە چاوی بۆی چاوی وشک نەبێتەوە بدایەت پێڵین سەری بەرز بێ بۆی ئاسایەکە زووتر بڕوە یان لە 24 کات ژمێری یەکەمە ئەتوانێت سەهۆڵ بەکاربێن ئەویشە بێ پزیشکەکە بۆی ڕوونکاتەوە چۆن بەکاری بێنێ ئەوە ئیسفادەیە بێ بۆی زووتر ئاسایەکەی بڕوە یان مەسەلەن هەنێشتی تر بۆ نمونە میکیاج و عەدەسە و شت ئەوە لە تقریبان 7 ڕۆژ بۆ 10 ڕۆژ یەکەم نابێ بەکاری بێنێ ئیتر دواتر شتەکانی ترکە بڵین مەسەلەن لە 5 بۆ 7 ڕۆژیش تەقەڵ و شت لابردنی هەیە و تقریبن لە هەفتەیەکە ئەتوانێ مەسام بچێتەوە سەرکارەکەی خۆشەکە ئەگەرام بۆ بسمیلای لێ بکەن ئەم نەشتەرگەری بکەن بە هەفتەیەک حەلە بە ئیشەکە یعنی هەفتەیەک تۆ ناتوانانی بچیتە ناو خەڵک ڕاستی دەرناکەوێت دیار نییە زۆر دیارە بەڵێ ینی ئاسایەکە دیارە بەس ئەوە نییە بڵێ بکەن ناتوانانی بچیتەوە سەر ئیشەکەی خۆت بەس هەفتەی یەکەم هەتا بتوانێت بێ ڕێکاری ئەو ڕێنمایانە بێ ڕەچاویان بکەیت سۆر کاتە کەسێک چارەسەرێ بۆ چای وەرەگرێت پزیشکی ڕێنمایەوەی کا دوور بکەوێتەوە لە تشکی خۆر لەم نەشتەرگەریە پێویستەوە کا و کەسە دوورکەوێتەوە لە تشکی خۆر ڕاستێکی بەڵێ ئەوش هەر شتێکی گرنگە بە تایبەتی شوێنی نەشتەرگەری زۆر مهمەکە نەیەڵی لە بیدایەتەوە خۆری بەرکەوێ بۆی ڕنگوشتەکەیە ها نەگۆڕە فەرق نەبێ لەگەڵ دەوری بەرەکە دکتۆرە جوان هەر نەشتەرگەریەکە ئەکرێ لایەنە باش و لایەنی خراپی شەیان باوڵێن پێم بێ بە لایەنە پزیشکەکەی ماکی نەخۆشیەکانەوە بەڵێ مزعفات هیچ گرفتێک دروستەکان بۆ نمونە کەسێک پێڵی چاوی نەشتەرگەری کردوێ هەیەی هەموو نەشتەرگەریەکە تۆ ئەیکەی ماکی خۆی هەیە خۆڕاستە لەوانەیە مەسەن زۆر کەم ڕووبات بەڵام هەر ئەبێتەوە بۆ نەخۆشەکەی ڕوونەکەیتەوە ئەڵێ ئەگەرەکەی زۆر کەمە بەز احتیمالە مەسەن خراپترینیان ئەوەیە کە کار بکاتە سەر بینی نەخۆشەکە کە ئەوە بە زووتر زوو چارەسەری بۆ بکرێت مەسەلەن بۆ نمونە تۆ نەشتەگەریەکە بۆ نەخۆشەکان جا ماوە و شوێنەکەت قەپات کردوێتەوە و دادخستووە دوای نەشتەرگەریەکە مەسەن کە تەسیری بەنجەکە ڕۆ ئازار شتی بۆ دروستە بێ لەوانەیە مەسەلەن تۆزێ زەختی نەخۆشەکە بەرز بێتەوە لەو کاتەیە ئەگەر مولولەیەکی خوێن مەسەن کەوید نەکردووە خوێنی لێ بڕوە خوێن کۆ ئەبێتەوە کە ئەم خوێنە کۆ بوویەوە ئەگەر کەم بێ لەوانەیە خۆی لە جێگی خۆیان چاک بێت بەس هەنێجار مەسەن زۆرە زەختە خاتە سەر پێڵ و چاوکە ئەوە پێویستەکە یەکسەر بیبیتەوە نەشتەرگەریەکە یعنی نەشتەرگەریەکەی بۆ بکەیتەوە ئەوەی بۆ چارەسەر بکەیت ئەمە زۆر کەم ڕوئایات بەس احتیمالی هەیە مەسەلەن هیکەمان هەیە داکەوتنی پێڵووی خوارەوەکە یەکێکە لە باوترینەکان کە تۆ مەسەن ئەگەر پسپۆڕک ینی دکتۆرەکەت پسپۆڕیەکەی تاوا بە پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری بێت ئەمە مەسەلەن بەو فەزاعەتە ڕوونایە کە یەکێک بیکات کە پسپۆڕ نەبێت جا بۆ وەڵا لێرە ئەکرێ کەسێک نەشتەرگەری پێڵی چاو بکە پسپۆڕ نەبێشتیوە چۆن نەبێتە یعنی ئێستا مەسەلەن خۆی ئەگەر پێت بڵم بە یاساییش و بە زانستیش تەنها پسپۆڕیە کە ڕێگە پێدراوە ئەم نەشتەرگەریە بکات پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و ڕێکاری ئەبێ بڕوانامەت هەبێ لەوەیە تۆ ئەم نەشتەرگەری ئەنجام بێ بەس ئێستا مەسەلەن پسپۆڕیەکانی تریش ئەو نەشتەرگەری ئەنجامەیەن بۆ نمونە پسپۆڕێکی چا ئەتوانێت ڕێککاری ئەنجام بدا نەک هەر پسپۆڕی چاو هەنێ پسپۆڕی تریش مەسەلەن ینی بە ناوی جوانکاریەوە ئەیکات ئێستا پێمان بڵێ بۆ بینەرانیش بزانن لای نەشتەرگەری ئەنجام بەس جۆری پسپۆڕیەکانمان پێ بڵێ بەس جۆری پسپۆڕیەکان یعنی ئەگەر من تۆزێ بە مەسەن بەڕوونتر پێت بڵێم ناڵێم ئەبێک ئەو پزیشکی ئەم نەشتەرگەریەت بۆ ئەنجامە ئەبێت تۆ وریابی لەوەی کە پزیشکەکەت هەڵبژێری ئەبێ بڕوانامەی هەبێت لە نەشتەرگەری جوانکاری و ڕێکاری کاتە بە پزیشک بێ بۆ پزیشکی اختصاصەکە یاخود تایبەتمەندیەکەی جوانکاری و ڕێکاری جەڕاحی تەجمیل بێ بە جەڕاح بێ و جەڕاحی تەجمیل با من ڕۆزە مۆزوعەکەت زیاتر بشێوێنم لە کوردستان پزیشکی نەخۆشیەکانی پێست و جوانکاریمانەیە مانە بابەتی فیلەر و بۆ تۆکس و جوانکاریەکانەکە
پزیشکی نەشتەرگەری جوانکاری و ڕێککاریشمانەیە ئەمانە نەشتەرگەری ئەەکەن تۆزە ئیشەکەتان لە یەکەوە نزیکە ئێوەش ئیشی ئەوانەکەن ئەوانش ئیشی ئەوەکەن خۆی هەنێ ئیش هەیە کاکشوان مشتەرەکە لە بینی هەردووکە مەسەن بۆتۆکسە فیلەرە پلازما لەیزەر ئەمانە مشتەرەکە لە بینی هەردووکە بەڵام ئەوانەی کە ئەچێتە بابی نەشتەرگەریە و ئەبێ نەشتەرگارەکە ئەنجامی بە توی سێرێشە نەکرد خێناوە خوێنمایەکە جوانە یانێ هەر نەخۆشێکی یا بە شازێکی ڕوونتر ئەم جۆرە نەشتەرگەریان لە سنتەرەکانی جوانکاریان ناکرێن لە سنتەرەکانە بەڵێ چونکە هەنێ سنتەر هەیە ئێمە مەسان نەشتەرگەری ینی پسپۆری نەشتەرگەری جوانکاری تایە ئەگەر پسپۆری تابێ بەڵێ پسپۆری نەشتەرگەری جوانکاری ینی جەڕاحی تەجمیل بە ئینگلیزیەکەی پلاستیک سەرجن زۆر باش هەر پێیوەست بە بابەتی نەشتەرگەری جوانکاری پێڵووی چاوە ئەم نەشتەرگەریە بەدەر لەوەی کە لە لای چاوە یانێ زۆر حساسە دکتۆرە خانەگەری ئەوەی هەیە مەسەلەن مەترسیەک دروست بێ لە دوای نەشتەرگەریەکە ڕەنگە هەمان بێ وەستا بێ هەمان بێ ئیشەکەی تۆزی قورس بێ هەمان بێ ڕەنگە وەرزشکار بێ یاری لە جێمەکانە ڕەنگە کەل لە بۆشێنێ کۆمەڵێک شتەیە ئەمانە چی زۆر زۆر گرنگە خۆمانی لێ بپارێزی دوای نەشتەرگەری ئایا مەسەڵەن بەتابەت لە بواری جوڵەی فیزیکیەوە ڕاستیەکەی ینی وەکو پێم وتی هەفتەی یەکەمەوە هەبێ چۆنەڵی لە ماڵەوە بی باشترە هەموو شتەکان ئاگاداری بێ دوای ئەوەش ئیشی قرس ناتوانانی ئیشی مەکتەبی مەسەلەن لەسەر کورسی و مێز دانیشتوی ئەوە ئاساییە بەس ئیشی قرسنا کەوا بکە مەسەن ئاوساوەیەکە هەتا ئاوساوەکەت زیاتر بێ ئیشێ بکەی ساڕێژبوونی برینەکە دواکەوێ چکە مەسەلەن تۆ برینێک بەلاینی کەم و 21 ڕۆژی ئەوێ تا بەتەواوەتی چۆنڵێ ئەها کوردەواریەڵێ لە حیمە بێتەوە شوێنەکەی کە ئیتر چۆنڵێ لە خەمە ڕەخسێ تقریبن کە ینی ترسی ئەوە نیە ئیلتیهاب بکات ئەبێت و ئاگاداری ئەو شتانە بێت تۆرار نزیک لەو بابەتەوە ئێستا جۆر نەشتەرگەرێکی جوانکاری هەیە بەتایبەت وابزانام خانمان زیاتر ئەنجامی ئەدەن ئەویش ڕاکێشانی چاو یان گۆڕینی چوارچێوەی چاو ئەوانە ئەمە هەمان نەشتەرگەریە یاخود جۆرێکی ترە ئەوەی ڕاکێشانی چاویان ڕاستێکی ئەوەی کاڵی کات ئای و فۆکس ئای بەڵێ ئەوە تۆزێ جیایە هەنێ جار تۆزێک ئەتوانی شتێکی زۆر زۆر کەم ئەتوانی مەسان لێرەوە ئیشی بۆ بکەی بەس ئەوەنە نییە کە مەسان ئەوەی کە نەخۆشەکە داوایەکات ئەوەی کە نەخۆشەکە داوایەکات دەستی ئاوا لێکاڵ ئاوام بۆ لێکە ئەوە زۆر زەحمەتە حتا مەسان لێرەشەوە ڕاکێشانی بۆ بکەیت زۆر زەحمەتە خۆی بڵێ ئەم نەشتەرگەریە کاتی خۆی بڵین ئەوەی کە مەسان چۆڵێن نەشتەرگەریە ئەسڵیەکی کە کراوە و دواتر کە وای لێ هاتۆ بۆ جوانکاری بەکاربێ ئەم بڵێن ئەم گۆشەی چاوە ئەبێت چۆنەڵی هەڵبواسرێ بە ئێسقانەکەیە ینی کون ئەەکەیتە ئێسقانەکە و هەڵێواسی ئەمە کاتی خۆی بۆ کێکراوە ئەوانەی کە ئێستێمە گۆشەی دەرەوەی چاومان لە گۆشەی ناوە ئەبێت 2 میلیم بەرزتر بێ هەنێک هەیە لە زگماکەەوە گۆشەی دەرەوەی چاوی نزمترە ئەمە وەکو چارەسەر بۆیان کراوە بەس دوایی وای لێ هاتووە مەسان وەکو جوانکاری بەکارێت بەس ئەو نەشتەرگەریانەی کە ئێستا ئەنجامەدرێ هیچی مەسان ئەوە نییە بزات کە ئەنجامەدرێ ئەوەی کە تۆ لە سۆشیال میدیای ئەیبینی ئەوەی کە دیایی بۆ کرێ ڕاستیەکەی تقریبەن تا مانگێ بۆ 3 مانگ بۆ شێوەیە ئەمێنێتەوە دوای هەریێتەوە خوارەوە چۆ بەڕوتەندروستیەوە تا چەنە دروستام جۆرە نەشتەرگەریانە بکە یاخود تۆ بتەوێت شەیپی چاوەکە بگۆڕی بکەی بە جۆرێکی تریان ئەم هەموو ڕاکێشانە وڵی بۆ جوانکاری ئەگەر مەسەڵەن نەخۆشەکە حەزی لێ بکات تۆ ئەبێشتەکانی بۆ باسکەیت و بۆی بکەی ئەوەی کە باوە ئێستا ئەکرێت هەمووی نەتیجەکەی زۆر کەمە یعنی کورتخایەنە مەسان لە چەند مانگێک زیاتر تێ ناپەڕێ یێتەوە خوارەوە نەیکی باش چارەخوازەکە بۆیە نەشتەرگەریەکە لەبەرەوەی کە چارەسەرەکی خۆ جوانکارێکی ماوەیەکی درێژ ئەمێنێتەوە بەس ئەبێ بۆی ڕوونکەیتەوە کە ینی لەوانەیە مەسان ڕوونیش نەکرێتەوە بۆ نەخۆشەکان هەنێجار بەس ئەبێت تۆ پێی بڵێ کە ئەمە ئەم شێوەی کە زیاتر باوە ئەنجامەدرێ ئەم کات ئایی کە ئەنجامەدرێ زوودا ئابۆزێتەوە ئەبێ پێی بڵێ چەند مانگێک خایێنێ دکتۆرە جوان بابەتێک هەر پێوەست بە بابەتی نەشتەرگەری زۆر جار بەداخەوە بینین ینی ڕێگەکەوێ لە مناڵە لە گەورەیە کەوتنێکی زۆر قورسی ئێری زامارە بێ بریندارێکی تێکەوێشکانی یان لە ڕووداوەکانی هاتوچۆ ئەبینین لەمانەیە ڕەنگە پێویستکان نەشتەرگەری جوانکاری بۆ بکرێ بەڵام زۆر جارە بینین مەسەن شوێنەوارەکەی زۆر
دیارە ینی ئەمانە ئەمە لەبەرەوەی نەبراوەتە لای با بڵێن نەشتەرگەری جوانکاری بۆ نەکراوە یا خۆت بۆچی زۆر جار بینین شوێنی برینەکان مەسەڵ ڕەنگە فەیسی مناڵێکی جوان تێکدا لە ڕووداوێکە ڕەنگە یا لێوی یان تەوێڵ یان برۆیەکی شتێکی لێ ڕاستە خۆی ئەمە ئەوە تەسیری هەیە لەو کاتەیە کە بە جوانی ئیشی بۆ بکرێت ینی تۆ ڕەچاوی ئەوە بکەیت کە ئەمە مەسەن چۆن بیبیتەوە شوێنی خۆی کە کەمترین شوێنەوە بەس بەدەستی هەر کەسێک بێت شوێنەوار دروستەکە مادام هەموو چینەکانی پێست بڕاوە لە هەر شوێنێکی دنیای بە بەدەستی هەر کەسێک بدورێتەوە شوێنەوار هەر دروستەکات ئەنجە دوای ئەوە مەسەلەن یەیتە سەرەوەی مەسەن تۆ بە جوانی دوورینەوەکەی بۆ ئەوکەی بۆی خەفیفتر بێ شوێنەکەی هەنێ چارەسەر هەیە دوای ئەوە بۆی بەکارەهێنی لەوانەیە مەسەلەن هەنێ جێڵ هەیە هینەکەی شوێنەکەی خەفیف کاتەوە لەوانەیە پێویست بە لەیزەر بکە لەوانەیە نەشتەرگەری هەنێ جار ئێمە مەسەلەن چەوری بەکارەهێنین چەوری خودی نەخۆشەکە بەس ئەیشکێنین و ئەیخین لەبەرەوەی قەدەخانەی تایە ئەویش تۆزی ئەگەر مەسەن شوێنەکەی چاڵ بوو بێ ئەوە تەسیری هەیە هەم بۆ جوانکردنی نەکە و هەم ئەو بۆی ئەو چاڵی یەکەم کاتەوە یەک بابەتی تر ئەگەر کاتمان مابێ زۆر جار وەرزەکان گرنگن بۆ با بڵێن پێمە کوردستان گەرمایەکی زۆر بەتینمانەیە بۆ سەردایەکی زۆر زۆر نەشتەرگەری ئەمانی جوانکاریش و بە تایبەت ناوچاو ڕەنگە هەوای ڕاستەوخۆی بەرەکەوێت لە ناو ماڵی لە دەرەوە هیچ حاڵەتێک یان هیچ کاتێک هەیە زۆر باش نەبێ بۆ نەشتەرگەری پێڵووی چاویان بە پێچوانەوە زۆر باش بێ لەو کاتیات نەشتەرگەری وڵی زۆر فەرقێکی وان ناکا بەس تۆ مهم ئەوەیە یعنی چۆنەڵی پلەی گەرمای ژوورەکە نە زۆر گەرم بێنە زۆر سارد بێ هەنە جار مەسان گەرمای زۆر چیەکە لەوانەیە ئاسایەکەت بۆ زیاکە سەرمای زۆر هینەکەت بۆ دواخات ینی ها چۆنڵی ساڕژ بوو یعنی شوێنەکە نە سەرمایەکی زۆر نەگەرمایەکی زۆر تۆ ئەگەر هەر وەرزێک بێت تۆ ئەتوانی مەسەن ئەو شوێنی کە نەخۆشەکەی لێ ئەتوانی پلەی گەرماکەوا لێ بکەی کە لەبار بێ بۆ نەخۆشەکە بەرەوە زۆر تەسیرێکی وای نییە وەرزەکان زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆرەگەر ڕێنمایەکی کۆتاییتمان بێ دەربارەی نەشتەرگەری پێڵووی چاوەکان پێمان بڵێ واللهی ئەوەی کە زۆر زۆر ئەمە نەسیحەتی نەخۆشەکەین کە زۆر ئاگادار بێ لە دەستنیشانکردنی ئەو پزیشکی یان ئەو پزیشکی کە هەڵیە بژێری ئەم نەشتەرگەری بۆ ئەنجام بە ئەم نەشتەرگەریە باشتر وایە کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری ئەم نەشتەرگەری بۆ ئەنجام بات قسەکانە خۆش بێ زۆر سپاس دکتۆرە جوان سەباح پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری ڕێککاری سپاس بە ئامادەبوون